أو حرية ما يبارى برزان من نوم عواد محمد علي سيف الله ناس راهم بعواتي على الرش دانش في شاري سليماني بتشلك مان بابير باوشي باوكم لصالي بيستويك بيستدو أو ساشا محمود نمر باشا سليمانية به بابير من الروسياويت بو سليماني گەنجێکی جوانی چاوشین ئەبێت قژزار جەنابی شێخ ئەیگرێت دوای جەماعەتی شێخ عەبدولکەریمی کربچنە پێی بەرڵاکەن ئەیبەن بۆ لای خۆیان بۆ کربچنە بۆ مەرقەدەکەی خۆیان لەوێ باوکی شێخ محەممەدی شێخ عەبدولکەریم لە مەرقەدەکەی خۆی لە کربچنە ئەوسا تەریقەت وا بووە فێری کوردی و عەرەبی و فارسی ئەکا ناوێنێ سەیفوڵڵا قادر کەریم کەس نەزانی ژنی بۆ هێنێ دوو کوڕ و سێ کچێ بێ فێری کوردیە بێ پرچی درێژە بێ و هەر خەریفی دەروێشیە بێ ئیترکە گەورە بێ باوکم پورەکانمەی جێڕایەوە ئەما دێمان پرسیوە باوکە خەڵکی کوێی هیچی نەوتووە هەر خەریکی مەولود و هەر خەریکی قورئان خوێن و چوونە دەرەوە بۆ لەگەڵ جەماعەتی شێخ من چەند جار بیرمە باپیرم کوردیەکەی تەواو نەبوو بۆ نمونە خوشێکم ناوی نیشتیمان بۆ پێوت کشتیبان خوشێکم ناوی دڵشاد بۆ پێوت دڵۆ دایکم چەند بەسەراتی جێڕایەوە بەس لای من گریاوە و پرچیم دایە ناوە توێتی من ڕووسم هیچی کە ساڵی 74 لە سابونکەران وەفاتە کرێ و لە گردی سەیروان ئەینێژین وەڵڵاهی من قسەی باوکی ڕەحمەتی مەکەم لەگەڵ مامم جۆرج نیکۆڵا بەس ئەمە جێی گومانە لەبەرەوەی باپیرم هیچ شتێکی نەوتووە بەس گریاوە دایکیشم دایکم جوولەکە بوونەوە موسڵمان نێتە ئێرە باپیرم ناوی ساڵح وێنس بەک بووە ئەم ئافرەتەنەوە موسڵمانە شووی پێکات سێ کچی لێبێ ناهیدە شەفیق قومریە دوایی لە باپیرم جیاوێتەوە دایکم مناڵە بێ لای حەوشی گەورە باپیرم ژنێنێتەوە سێ کوڕێ بێ لەگەڵ دوو کچیکە دایکم مناڵە بێ نەنکەم هەموو ڕۆژەکەی با بە مەکتەب و ئەچێ بە دوایەکە بیباتەوە یعنی بەجێی نایەڵێ ڕۆژێکیان دایکم وتی خاڵەکانم خاڵی دایکم وتی هاتن بۆ ماڵمان لەگەڵ دایکم بە زمانێکی کە قسەیان کرد ساڵی 54 بۆ 55 وتی بە زمانێکی کە من تێنەگەشتم قسەیان کرد و شتیان کۆ کردەوە مەجموعەیە پارە و کوپەوە مانیان هەبوو کۆیان کردەوە وتی بۆ بانی دایکم منی برد بۆ مەکتەب لەگەڵ مامۆستایەکمان قسەی کرد وتی لەگەڵ مامۆستایەکمان قسەی کرد مەکتەب تەواو بوو دایکم ناوە بەدۆمە وتی مامۆستاکە دەستی گرتم وتی نایدە دایکت نایە بە دوایە وەرەوە بەمە ماڵی عیسمەت خان عیسمەت پورمە مامۆستاکە دایکمێنێ بۆ لای لە دەرگایەڵە دایکم نەنکم بە مامۆستاکەی توێتی من بە زۆر براکانم ئەم بنەوە بۆ ئیسرائیل ئاگات لە ناهی بێ بڕۆ تەرسیمی عیسمەتێکە بەنیسبەت چاوشین و قژ زەردەکەی مامم نەدەودەمە کووردە بەڕەحمەت بێ باوکم ڕەش منیش ڕەش بەڵام مامم نەدەودەمە کووردە خۆ نەمەنەوەیە پورەکانیشم ئەو ئیسا کە ماوە ئەوانی کە وەفاتیان کردووە لە نەمسایە ڕێک ڕووس